لە ئێستادا بەهۆی سوودگەیشتن و کەمی نرخەکەی هاوڵاتیانی کەرکووک بە شێوەیەکی بەرچاو پەنایان بردوۆتە بەر گۆشتی ماسی کە گۆشتەکەی سوودێکی زۆر بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێت لە بری گۆشتی سوور کە بە پێی وتەی پزیشکان زیانی زۆرترە. زۆری یەکەم هەرزانە لە گۆشتەکە هەرزانترە، یعنی منفعەتی ماسی لە گۆشت خواردنەکە باشترە، زەرەری نییە، یعنی زۆر ئیسفادەیە بۆ نەخۆشی شەکەرەیە، بۆ مناڵ باشە، یعنی بۆ زۆر شت باشە، بۆ قۆڵۆن باشە. ئێستا خەڵک زیاد ماسی سوورە ماسیە خوا بەس گۆشتی سوور ناخواوەنە بۆ شەکرا بۆ زەخت بۆ هەموو شتێ باشە. سەمە خۆم دایکم شەکەرێ هەیە زۆر جا ماسیە دێنێ باشە تەوازنێکە. والله سوق السمك زين حيل وناس ما تاكل لحم. ماسی بازارێکی باشی هەیە و خەڵک گۆشتی سوور ناخوات و ماسی دەخوات. بازارێکی ڕێک و گونجاوی هەیە. نرخەکەشی گونجاوە. کیلۆی بە 4500 دینار تا 5000 دینار دەفرۆشێت. ئەوەش نرخێکی گونجاوە بۆ خەڵک. مامۆستایەکی زانکۆ کە هاوکات ماستەری هەیە لە بواری ماسیدا ئاماژە بۆ ئەوە دەکات کە گۆشتی ماسی هەندێک پرۆتیناتی هەیە سوودی زۆر بە لەشی مرۆڤ دەگەیەنێت. هەروەها ماسی لە ئێستادا لە ڕووی بازرگانیەوە داهاتێکی زۆری هەیە. سەرەتا ماسی بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە، ئێستا بابەتێکی جیهانیە، دوو جۆر سوودی هەیە توانین لە دوو ڕۆ سێریکەنێکێکان بۆ ئیسفادەی مادییان سوودەکانی لە ڕووی تیجارەتەوە، دووەمیان ئەتوانین وەکو سوودی تەندروستی سێری بکەین. سوودە تەندروستیەکان بۆ ئەوەی گەڕێنینەوە کە پرۆتینەکان ئەو ترشە ئەمینانی کە لە ماسیە هەن زۆر دەگمەنن، لە گۆشتەکانی ترا زۆر دەگمەنن کە نین یان بە جۆرێک لە جۆرەکان باشتر بەردەستن و ئاسان هەرسەبن لە گەدەی مرۆڤ. بۆیە ئێستاکانە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی یەکەم خاڵیان. خاڵی دووەمیان ترشە چەورەکانی کە لە ماسیە هەیە، چەورەکانی کە لە ماسیە هەن تەنانەت لە ڕۆکەکانە بۆ شێوەیە بەردەستنین وەکو ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 ئۆمیگا 9 و ئەم ئۆمیگاکانی کەوا لە چەورەکە هەیە و ترشە چەوریانی کە هەن چەورەکەی لە جۆری چەورێ ناتێرەکانە. بەپێی زانیاریەکانی گەلی کوردستان لە ئێستادا لە سنووری پارێزگای کەرکووک زیاتر لە 600 کێڵگەی ماسی بوونی هەیە و ماسی بۆ تەواوی شاری کەرکووک و شارەکانی هەرێمی کوردستان دابین دەکات و نرخەکەشی بەراورد بە گۆشتی سوور جیاوازیکی بەرچاوی هەیە بە شێوەیەک نرخی 1 کیلۆ ماسی لە نێوان 4 بۆ 4,500 و لە بەرامبەردا گۆشتی سوور نرخەکەی دەگاتە 11 بۆ 14,000 دیناری عێراقی. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.